پێش دەکەین لا لایەن سەرکردەی بە هەڵوێست مامۆستا عەلی باپیر الحمد لله الذي لا يبقى إلا وجهه ولا يدوم إلا ملكه ولا إله غيره سرطان لخواي پروردگار دپارنم و بناوها هر چاککانی بصفت هر پسندکانی که ایسا روحی برای بریزمان کاغ نوشیوانی ببهشت خوش شاد کرده ولخواي پروردگار دپارنم و که آرامی و سکینتو و خشن بسر دودرونی همو خوشک و برایند بڕێژێ کە خۆشمان یەکێکی نەوان کاغ نوشیروان لە ڕاستیدا کەلێنێکی گەورەی بەجێ هێشتووە لە دڵی هەموو لایەکدا کاغ نوشیروان لە هەموو لایەک ڕۆیشتووە بەڵام برایانی بەڕێز خوشکانی بەڕێز با تەماشا بکەین کاغ نوشیروان بۆچی لە دڵی ئێوەماناندایە و لە دڵی هەزاران کەسی دیکەدایە لە گۆشە و کەنارەکانی نەک تەنیا بەشە کوردستانی عێراق هەموو بەشەکانی دیکەی کوردستان و دەرەوەی چارچەوەی کوردستانیش لەبەر ئەوە کە کاغ نوشیروان بۆ خەڵک دەژیا لەگەڵ خەڵکدا بوو بەڕێزان من دەمەوێت کە چەند شتێک خەمەوە بیر ئێوە لەبەرەوە کە من ڕەفاقەت و هاوڵاتێکی 30 ساڵەییم لەگەڵ کاغ نوشیرواندا هەبوو من یەکەمین جار من میوانی کاغ نوشیروان بووم لە بەرگەوو لە مانجی هەزەی ساڵی 87 لەو کاتەوە کاغ نوشیروانم وەکو سەرکردەیەکی خاچی سەرڕاستی مەبدەئی بینی یەکێک لە هەوڵەستەکانی کاغ نوشیروان ئەو کاتە ئەوە بوو گوتی مامۆستا من 1001 پرسیارم دەربارەی ئیسلام هەیە ئیسلام چی پێ بۆ کورد بۆ نەتەوە بۆ نیشتیمان دوای ئەوەی کە قسەم بۆ کرد گوتی مامۆستا من ئیسلامێک کە ئاوا بڕوای بە مافی گەلان هەیە بە ئازادی تاکەکان هەیە دادگەری پێ من بە دەوڵەتێکی کوردی ئیسلامی ڕازیم یەکێک لە هەڵوێستەکانی کاغ نوشیروان ئەوە کە پیاوێکی سەرڕاست و مەبدەئی بوو بەڕێزان ئەو هەڵوێستانە بۆیە باز دەکەم لە فەرمایشی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام ئوذکوروا مەحاسینە مەوتاکم باسی ئەوانەی کە دەڕۆن باسی چاکەکانیان کەن باسی هەڵوێستە باشەکانیان کەن یەکێک لە هەڵوێستەکانی ئەوە بوو کە دوای ئەوەی کە ئێمەی ناسی ئەو کاتەمەوەکو بجووتنەوە تەوجیهی ناربوو بۆ برادەرانی کۆمەڵە ئێمە و کاتە لە خەڵاتوکان بووین لەوێوە ئێمە بیستمانە گوتیان کۆمەڵە یەکێتی نیشتیمانی تەوجیهیان بۆ هاتۆ لە کاغ نوشیروانەوە کە ڕێز بگرن لەو خەڵکە لەو جەماعەتە بجووتنەوە ئەو کاتە لەبەرەوە ئەوانە کەسانێکی دڵسۆزن و نیشتیمان پەروەرن کاغ نوشیروان ئەو قسەی کە لەگەڵیدا کردین کردی بە تەوجیه ناردی بۆ ئەندامەکان هەڵوێستێکی دیکەی صیفەتێکی دیکەی کاغ نوشیروان کە بەداخەوە دەڵێم ئەوە وەکو دڵسۆزیەکە بۆ سەرکردە سیاسیەکان بۆ بەرپرسەکان ئامۆژگاریەکە بۆ ئەوان یەکێک لە صیفەتەکانی کاغ نوشیروان بریتی بوو لە خاچێتی و خۆبەکەمگری خۆی پێ لە کەس یاد نەبوو یەکی دیکە لە صیفەتەکانی کاغ نوشیروان ئەوە بوو کە نەیدەویست کە منسەب و پلەیەکی هەبێت گوتی مامۆستا هەم لە بەغدا هەم لە هەرێم
چی فۆسێکم بێ بۆیان پێشنیار کردم بەڵام من ئەوەم هەڵبژاردووە کە خاوەنی ئەوەم هەڵبژاردووە کە ئێمە ڕەنجێک بڕێژین ئەم هەرێمەی ئێمە لەسەری بڕوە ئەم وڵاتەی ئێمە وڵاتێک بێ یاسای تێدا سەروەر بێ دامەزراوەکانی تێدا هەبن وەکو هاوڵاتی مامەڵە لەگەڵ خەڵکدا بکرێ نەک وەکو ئینتیمای حیزبی ئێستاش بەڕێزان ئامادە بووان ئێمە ئێستا کە لە ماتەمێنی ئەو برا بەڕێزەمانداین یەکمان ئەمڕۆ کە کاگنووشیرۆن ماڵ ئاوامان لێ کرد بەڵام بە فکرەکانی بە مەبدەئەکانی بە هەڵوێستەکانی لە دڵماندا زیندوویە با ئێمەش هەوڵ دەین دوای ئەوەی کە مردنی فیزیکی دەمرین بە زیندوێتی معنەوی بمێنین ئینسان بە هەڵوێستەکانی بە ڕەوشتەکانی بە دڵسۆزیەکانی بۆ خوا و خەڵک دەمێنێت با هەوڵ دەین بەو شێوەیە بین کاگنۆشیروان ئێستا ڕۆژی بەوە شاد دەبێت کە ئێمە ئەو پرانسیپ و مەبدەئانەی کە لە خزمەت خەڵک و وڵاتدا بوون و پێداگیری لەسەرکردن و لەسەریان ڕۆیشت و باجی لەسەربان ئەو پرانسیپ و مەبدەئانە زیندوو بمێننەوە و شوێنکەوتوانی و هەوادارانی لەسەریان بن من بەڕێزان من لێرە شەو دەمەوێت ئەوە بڵێم کە بەداخەوە کە نەخۆشیەکەی کاگنۆشیروانمان نەکردە هەلێک و بیقۆزینەوە بۆ ئاشتەوایی کە من زۆرم پێشنیار کرد بەڵام دەڵێم با ماڵ ئاواییەکەی لەم دنیاە بکەینە دەرفەتێک بۆ ئاشتەوایی بۆ تەبایی بۆ یەک ریزی بەبێ یەک ریزی ئێمە بەبێ یەک ریزی ناگەینە هیچ کەس باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنێژی ئەوە ئەم خەڵک وڵاتە بەتەنێژی ئەوە ئەم خەڵک وڵاتەیە ئەم نیشتیمانەیە ئەم خەڵک و وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانیەکانە بە نێر و نێوە بە ورد و دروشتەوە بە مسلمان و نامسلمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەللەدا نەبێت کۆتاقسەم ئەوەیە هەم بۆ ئامادەبوانی بەڕێز و هەم بۆ هەموو هاونیشتیمانیان بۆ هەموو هاوڵاتیان بۆ هەموو ئەوانەی کە چ دۆستی کاگنۆشیروان و مەبدە و فکرەکانی بوون چ نەیاری بوون گرنگەوەی ئێمە لە وڵاتێکدا پێکەوەین دواقسەم ئەوەیە کە بزانین هەمومان پێکەوە جوانین والله لێک بترازەین هەمومان ناشرین دەبین دژمن زەفەرمان پێدەبا پێکەوە بوونیشمان تەباییمان بەندە بە دادگەریەوە عەدالەت هەبێت تەبایی دەبێت دادگەری نەبێ یەکسانی نەبێ ئازادی نەبێ مرۆڤ وەکو مرۆڤ تەماشا نەکرێت تەبایی نابێت تەبایی لەسەر بناغەی دادگەری بنیاد دەندرێت هەر بۆیە خوا سبحانه وتعالى هەموو پێغەمبەرانی ناردوون عەلەیهم الصەلاة وەسەلام بۆ چەسپاندنی دادگەری هەموو پێغەمبەران هاتوون بۆ چەسپاندنی خوا بە یەکگرتن وەکو پەیوەندی نێوان خۆیان و خوا و چەسپاندنی دادگەری وەکو ماڵبەندی نێوان خۆیان ئەگەر دەمانی وڵاتەکەمان تەبایی تێدا بێ با دادگەری چەسپێنین ئەگەر نا زوڵم عاقبەتی خراپە پێش مەزلومەکە بۆ زاڵمەکە هیواداریشم گۆران خوازان برایان و خوشکانی بەڕێزمان و غەیری ئێوەش ئەم کوڕی ماتەمینە خەڵکی دیکەی غەیری ئێوەشی زۆر لێیە
هیوادارم وەکو چۆن کاگنووشیروان پیاوێکی زۆر بە سەلیقە، زۆر بە ڕێز و حورمەت، زۆر دووربین و زۆر استراتیژی فراوانی بیر دەکردەوە لە سوارچێوەی حیزبێکدا، لە سوارچێوەی ڕێکخراوی بێرینە دەکردەوە. ئێمەش عەقڵ و دڵی خۆمان فراوان کەین. براو خوشکەکان، ئێمە بە عەقڵ و دڵی فراوان دەتوانین ئامانجی گەورە و فراوان بێنینە دی. وەڵا بە عەقڵ و دڵی گچکە تەنیا ئامانجی بچووک دێتە دی. بە عەقڵی گەورە، بە دڵی گەورە، با پێش هەموو شتێکیش خەمرەوە بخۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێت، لەم بێمؤەسەساتێ دەربازی بێ، لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ، لەم قۆرەخکاریە دەربازی بێ. حەیفە هەرێمێکی کوردستان پڕە لە نیعمەت، پڕە لە ناز و نیعمەت، پڕە لە خێر و بێر. حەیفە ژمارەیەکی کەم تێیدا ببنە حیزب و خزم ببنە ملیاردێر، خەڵکێکی دیکەش بەو دەردەچێکە دەبینی. جارێکی دیکەش لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە کاگنووشیروان جێگەی بەهەشت بێت، ئارامی و تەبوونی بەسەر دڵی هەموو لایەکدا بڕێژێ و یارمەتی ئێمەشدا بەرچاو ڕوونانە و لێزانانە و هۆشیارانە ئەو ئامانجانە بێری نەدی کە لە قازانجی هەموو لایەکمان. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه.